بەهۆی زریانێکی بەهێزەوە بە ناوی تایفۆن زیاتر لە 40 کەس لە تایوان بریندار بوون و هەزاران کەسیش ئاوارە بوون. زریانەکە لەو دوورگەیە هێندە بەهێزە دار لە ڕەگەوە هەڵدەکەنێت. زریانەکە لە سەرەتادا لە نێو دەریاوە هەڵی کردووە و دوێنێ یەکشەممە گەیشتووەتە کەناراوەکانی وڵاتە. ئەماش دەبێتە یەکەم زریان کە ڕاستەوخۆ بەرەو دوورگەی تایوان هەڵبکات لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا. زریان کە هەڵدەکات باوبارانێکی زۆر و بەخۆر لەگەڵ خۆیدا دەهێنێت. هەر بۆیە زۆربەی ئەو کەسانی لە زریانەکەی تایواندا زیانیان بەرکەوتووە بەهۆی کەوتنە خوارەوە و بەرکەوتنی کەلوپەلی بابردوو بووە. لە بەرەبەیانی ئەمڕۆ دووشەممەدا تیمەکانی ئەو وڵاتە خەریکی چاکردنی کارەبان کە بەهۆی زریانەکەوە زیاتر لە 160,000 ماڵ خامۆش بوون. بەهۆی ئەوەی خێرایی با لە هەندێک ناوچەدا گەیشتووە تا 200 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا گەشتە ئاسمانیەکانی ئەو وڵاتە ڕاگیراون. بەهۆی مەترسیەکانی داڕمانی زەوی و خانوو ماڵەکانیان بەر لە هاتنی زریانەکە 7,000 کەس لە هەندێک ناوچە ڕاگوێزران. ئێستا زریانەکە لە دوورگەکە بەرەو لابازبوون دەچێت و پێشبینی دەکرێت بەرە وڵاتی چین بڕوات و بەهۆیەوە هۆشداری و باری لە ناکاو لە باشووری وڵاتەکە ڕاگەێنراوە و داوا لە بەلەمەکان کراوە دەریاجێ بهێڵن و بگەڕێنەوە.